دیارە تەواوی پێکاتەکان لە کوردستانە ئەتوانین کە بڵین زۆرینیان یاخود هەمویان هەمیشە هەوڵی ئەویان ناوە کە بتوانرێت ئازادی و کۆمەڵێک لەو بابەتانی کە هەمیشە کورد هەوڵی بۆ ئەیات بەرقەرار بێت. لە ئێستاە بەڕێز دکتۆر جەمال ئیسا کە بەڕێزیان نووسەر و کەسایەتێکی دیاری مەسیحین یەکێک لە کتێبە دیارەکان بڵاوەکاتەوە کە تایبەتە بە مێژوو بێگومانم بابەتانەش هەمووی بەدووادا چوون و هەروە کۆمەڵێک بابەتی گرنگن کە هەمیشە بینین تەواوی کتێبانی کە بڵاوەکرێنەوە بە بەڵگەوە یاخود بڵێن بۆ دەستنووسانی کە هەیە و تەواوی ئەو مێژووی کە هەیە هەمیشە گۆڕانکاری بەسەر بابەتەکان ناهێنێت. کتێبی پێگەی مەسیحەکان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستاندا نوێترین کتێبی بەڕێزیانە کە لەنێو بە بڵێن کۆمەڵێک لە نووسەران و ئەدیبان و کەسایەتی دیارەکانە توانراکە ئەم کتێبە بڵاو بکرێتەوە. با ئامادەبوونی ژمارێک لە نووسەران و ڕووناکبیران لە قی هەولێری یەکێتی نووسەرانی کورد کۆڕێکی بۆ نووسەر و کەسایەتی دیاری مەسیحی دکتۆر جەمیل ئیسا ڕێخست. لە کۆڕەکە جەمیل ئیسا نوێترین کتێبی چاپکراوی خۆی ناساند کە باس لە شۆڕش و کەسایەتیەکانی پێکاتی مەسیحیەکات لە بزوتنەوەی ڕزگاری کوردستاندا وتیشی مەسیحیەکان ڕۆڵی خۆیان دەگێڕا بۆ داکۆکیکردن لە مافەکانی خۆیان و کورد و نەتەوەکانی تریش. گرنگی پێ دەین لایەنی ئەدەبی و ڕۆشنبیریەکەیە کە برایانی مەسیحیمان چ لە هاودیان چ لە هەرمۆتە چ لە شاری سلێمانی ئازیز چ لە ناو شاری هەولێر چ لە دۆک تەماشاکە ئەدیبەکانیان لەپاڵ ئەدیبەکانی خۆمان چ ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە برەودان بە هەموو لایەنە ئەدەبیەکان چ شار دەگریت چ ڕۆمان چی ڕۆک بۆیە ئێمە ئەو کۆڕەمان بە پێویست زانی و لەمەودا کۆڕێکی کەشی بەدوادادن. مانای ئەوەیە لە خۆشی و ناخۆشی